ئەم منتیقەیە پێڵێن سەری دابان بە ڕووی سەرگەڵووە. کاکە ئەمە لە مانگی سێیە دەست بە بڕینی یەکەین. بیدایەتی مانگی سێ دەست بە بڕینی ڕەزەکرێت. ئیتر چرکە و چاڵەکەی لێپا ئەەکەیتەوە، دوای ئەوە بە جووت بێ بە خاکە ناز بێ ئاواهی ئەیکۆڵیتەوە. ئیتر ترشە و چوالەیە و مێوە و ئابە و نەوعەیە ماوەیەشیکە ترێکەی دەرەکەوێت جا کە دەرکەوت خۆی گوڵێکی سپی دەرەکا بەس پێڵێن ئەمە ڕشاوەتەوە ئەتر وا بەرسیلێ دەرکەوتووە. ئاواهیە ئیتر لە مانگی هەشتا ئاڵوبۆڵ دەرەکەوێ و لە مانگی حەوتا هەشتا لە بەعزی شوێن دەرەکەوێ. بەڵێ ئەوە ئێستا سەوز بووە، ترێ دەرکەوتووە، گەڵای کردووە، بۆ ماوەیەکی تر بەرسیلەکە جوان دەرەکەوێت. دوای بەرسیلەکەش دوایی پێڵێن ئاڵوبۆڵ دەرەکەوێ و دوایە بێتە ترێ و دوای ترەیەکە ڕەژە بێت و مشتاق ئەندرێتەوە. دوای مشتاق دۆشاو هەیە، دۆشای لێ ئەکرێ و باسووغەکرێ و سجووغەکرێ و ئەوانە لە ئەمێوە دروزە بێ، لەم ترێ دروزە بێ. لە مناڵیەوەی تر خەریکین کاک، چانگنی چۆنە و چۆن دروزە بێ و چی لێەکەیت و ئاوایە. ئێستا بۆتە بەرسیلەی تەواو. بەڵام ئەمە چەند نەخۆشیێکی لێ پێیا بووە، وەکو دەوکەی پێڵێن دەوکە و ئیتر بە زمانی خۆمان پێڵێن بیلەمان ناپەرانوێتی ئەمانە بازە نەخۆشیێکی لێاوە، بۆیە ئاوا کەمی پێوەیە، کەم دەرەکەوێت. هەیداد هەی بێداد هەوری لار هەی خۆ من نەماوەیە، خۆ لە دووری باڵای هەوری لار هەی ڕەش بوو هەناوەیە، های کڵۆن جارێڕێیە جا دەسمەڵ قاقانیە. مامە گوڵ ئەمە ئێستا بەرسیلێ، ئەمە بەرسیلێ ماوەیەکی تر ئاڵوبۆڵی تێیەکەوێت. لە ئاڵوبۆڵەکەش پاگە بێتەوە بێتە ترێی تەواو. کە ترێی تەواو بوو ئیتر ئەوە ییت و ئێرنیت و ئەیکەی بە مشتاق، ئەیکەی بە دۆشاو، ئەیکەی بە باسووغ، ئەیکەی بە سکووری ئەمە هیچ نازانین، شەراب و مەرەب نازانینەوە هیچ و ئیتر ئاوایە. بەڵێ ئاوایە. ئەوە ئێستا خەریکە ئاڵوبۆڵ دروزە بێت.
ترێ ڕەش لە یەشی نۆ دەست بە نانەوەیە کرێ ئەیڕنی و ئەیبێ سەر مشاق ئەینێتەوە هەتاوەکو 20 ڕۆژ 25 ڕۆژ ئەنجا وشگە بێ ئەبێتە مێوش لە یەشی نۆ دەست بە مشاقەکرێ بە ترڕنی نەکرێ بە هەرەوە زوو بە جەماعەت و 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەیڕنیت لێ یەکەیتەوە بە پلاسیک ئەیبیت بۆ سەر مشتاق ئەمە بەم شێوەیە ئەیڕنیت لێ یەکەیتەوە ئەیبێتە سەر مشتاق ئەخێتە بەر هەتاو لە یەشی نۆ تاوەکو 29 25 ئەنجا بێتە مێوش بەو شێوەیە جاران سەدقات باشتر بوو کە ئێستێەوە سایریش زۆر بووە سیارەش هەیە بەڵام هەر جاران باشتر بوو جاران خەڵک بە تەمای شار نەبوو ئیشی خۆیە کرد ڕێزەکەی بەخێوە کرد ئەیشیێڵا جوتەگای هەبوو تااقەتی هەبوو ڕێزەکەی خزمەت دەکرد بە دەستێ خەڵک نایکە ئێستا خەڵک جوتەگای نەماوە و جوود نەماوە و نایشیێڵێ و جاران ترێکەش زۆرتریش بوو جوانتریش بوو هاوردەی دەرەوە زۆرەکرێ لەبەر ئەوە ئێسێ هاوردە زۆرەکرێ شتی خۆمان ئەو پارەی ناکە هیچ شتێکمان نەچوارەمان ئەو پارەیەکە نەت مێوژیشمان ئەو پارەیەکە چوارە لە دەرەوە دێنن مێوژەش لە دەرەوە دێنن هی خۆمان ئەو پارەی ناکە کە مەسرفەکە تۆ مەسرفیتیاکەی سەحەب مرکەکە مەسرفیتیاکە پارەکەی دەری بێنێتەوە دەری نەهێنێتەوە ئەوە بۆیە خەڵکە زیاتر پشتی تێکردەوە چیلۆی مێوژەیەدا بە 1000 دینار 1000 دینار 1500 دینار ئەو خەی داهات بەتری سەرف نادێت جادەی بۆ نایە لەبەر ئەوەی کە سیارەی بۆ نایە و کەس نایەوێ لێمان بکڕێ بەتری ئەیکەین بە مێوش بە مێوژی ئەیبینەوە جارانی زوو هەر لەسەر عەرز بوو ئەم لالۆنشتە نەبوو بەڵام ئێستا کاراسانیە لالۆنی بۆ ڕاخەیت و لەسەر لایلۆن ئەینەیتەوە دەوری 20 ڕۆژ 25 ڕۆژ لێ ئەگەڕێی وشەکە بێتەوە قربان ئەگەر دەچین کام ترێ جوانە دەیهێنی تێ جوان بێ خراپی قەی ناکە بەس پاک بێت ترێکە خرپۆ کومربۆکی لێ دەکەینەوە پاچی دەکەینەوە جا پاشبار بێ و مەسەلە تری بازاری نییە هەستێک بە عەمەل دێ بەس ترێکە شیرم بێ ترێکەش مهم ئەوە ترێکە شیرم بێ گەنا ترەی سوور بە کەڵک نایە بەترشێ ئەنجا دێنین بەگوێ بەناو دێنین ئەوە بە سندوقان دێنین و پێی دەڵێن شۆکجار لەو شۆکجارەیدا دەکەینە گونێکەوە و دەیگوشین دوای گوشینەکەش ئەو دەبینین ئەو دێتە سەتەڵێ و لەسەر ئەو مەجەڵەش بەسەر دەنین ئاگری بەرێن تا چاک دەکولێت وڵی ئەو گەڵا لە پێشینانەوە هەر تێکراوە هاتووە لێ لە بابا فیلمە گەڵا هاتووە هەم مەسەلا گەن بۆ دۆشای گەتی ئەو گڵی تێنەکەی دەترشێت دۆشاکە دەترشێت ناتوانێت ڕایگریت گە ئەو گڵی تێدا بێ
هەم بەم کوڵینەوە لە تەنەکانی دەکەی دەنیشێ گەڵەکە ئەو میکڕۆبی پێوەتی دەنیشێنێ ئەنجا دۆشاوەکەش ناترسێ هەتا 1 ساڵ 2 ساڵ دۆشاومێتەوە ناترسێ ئەنجا باسووقەکەش باسووقە بە ساڵێکی دەکات بەڵام باسووقەکەش ئەو گوڵی دەگەڵێ بێ دەترسێ قوربان ئەبرین ئەمە بۆ دۆشای هەتا بکرێت چاکە ئەنجا بۆ باسووقای گەد ئێستا کرێوە بێ پێدەڵین کرێوە هەوڵکەرت پێدەڵێ و کرێوە ئەمەستا ئەمە کرێوی پێدەڵین تا ئەو کرێوە دەکوڕێ ماوەیەکی نیست ساعاتی چاک دەکوڕێ تا بکوێ قازانجا بەڵام تەعاملی ئەومانێ دەڵین کەم دەکەن تەعاملمانێ ئەنجا دوای دەیخێنە تەنەکەوە بەنی ئەوە هین ئەوە قاڵنێ دەیخێنە تەنەکەوە ڕێ دەگرێن تا سار دەبێتەوە دەنیشێ ئەنجا دوای ئەو تەنەکانش ڕادێڵینەوە ڕادێڵینە خوڕەکە دەنیشێ ئەو گوڵمڕی پێوێتی میکڕۆبێ دەنیشێ ڕادێڵینە ئەو مەنجەڵێەوە ئەو مەنجەڵەش ئارێ هەیە بڵین بڵین 6 تەنەکە ئاو دەمەچێک ئادی تێ دەکەیت باسووکە دایەتێ ئەگەر ویشک بووە ئەوە لە پەڵەکەی هەڵدەچێشین ئەمە یاکەم جارە ئەمە بە دووهەم جارێتی سێ کەرتی هەڵدەچێشین 3 جار سێنەوە ئەوەی دیش دەکەنە سینیانە بەدەرە دەبێتە باسووق لە کوردستان بەرهەمی ترێ بەرهەمێکی زۆرە و ئێمە ئەو بەرهەمە زۆرەی کە هەمان نەتوانیمانە بەکاربێنین بۆ ئیشی خۆمان کە باسووق و سزووقە ترێی خۆماری بەکارێنین لەگەر وێزی خۆماری بۆەوەی ئەو بەرهەمەی کە دروستیەکەن بەرهەمێکی پرچێژ دوتان بێت بۆ کڕیارەکانمان. ئێمە ئەتوانین لێرە لەو کارگەیە چەند بەرهەمێک لە ترێ دروستەکەین وەکو باسووق و سزووق ئەوەی پشتەوە دۆشاوی ترێ ئەتوانین دروستکەین کە هەرە جلێ لە زستانان بەکاردێنرێتەوە. ئێمە دوای هێنانی ترێکەوت لە پارزنکردن و بەکردنە شەربەت ئەیکەین بە ئەیکوڵێنین. دوای کوڵانەکەی پاش مەودایەکی زۆر زیاتر لە سەعات نیوێک 2 سەعات کوڵاندنی بەرهەمەکەمان ئەو گوێزە دەینین کە گوێزی خۆماڵیە و گوێزێکی دەرەجەیەکە بۆ بەرهەمەکە. سەرەتا لەناو مەنجەرەکە داێنین ئەو دۆشاوەی کە ئەو شەربەتێک کە دروستمان کردووە و دوای سەعات نیوەک زیاتر کوڵاندن ئاوا لە بەرهەمەکەمان دروستی ئەەکەین.
دیارە کوردستان بەگشتی و ئەو مەنتیقەش بە تایبەتی ترێکی زۆری هەیە ترێی ڕاش لە ئەنواع ترێی هەیە لێرە بە زۆرترینیان ئەو ترەیە کە ڕەنجی نیلی ئەدا ئەمە ئەو ترەیە چەند سار بوو نەنەتوانی بەرهەمی جوتیارەکان بگاتە حەقی خۆی کرد مەسروفی لێ کردێ نە قازانجی لێ بکە بەعکسەوە یعنی پارەی ماندیبوونەکەی نەداهاتەوە بڕیارمدا ئەمە شەرابی لێ دروست بکەم چونکە شەراب هەم ئەوە وچی دەرمانیش بەکاردێت چونکە ئەو شەرابە بەبێ شەکر و بەبێ خومڕە دروست دەکرێت وەک ئەو شەرابانە نییە کە ئیسڕا دەکرێت لە دەرەوە دێت لە کوردستانی ئەمن تاقیبم کردەوە 3 کیلۆ لەو ترێی 2 بوتڵە شەرابیەکەونێ بە زیادەوەش بەڵام ئەگەر بیکێ مێوش کیلۆیەکی ناکەوی تێ کیلۆیە مێوژی بە 2000 لە بازاڕی بەس کیلۆیە شەرابی ئەمن لە بەجملە بەدێ دەم بڵی چەندی فەرقە حیساب بکە مێ و چەند لە بەحرێ برنتربی ئەوەندە ترێکەی لۆ شەراوی باشتە لۆ نمونە لەکنەمە لەو ڕەزانەی ئەمە هەیتن 1550 لە سەمستەوای بەحرێ هەندێک برندن زەروریە ئەو خاکە ئێتیمامی پێ بدرێ باش خەڵک هەوڵ بدا زیاتر حکوومەت یارمەتی جوتیارا بدا ڕەزیدا بنێن لۆ ئەوەی هێشتا ڕەز هەبن و ئەو بەروبوومە نازدارە بە هەدەر نەڕواچی دیکە بکرێتە شەراب